حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت دەواازەیەشی دیکە جگە لە تورکیا بۆ وزەی هەرێم بدۆزێتەوە. ئەو دەواازەیەش کۆماری ئیسلامی ئێرانە. لە سەردانەکەی مانگی تشرینی یەکەمی ڕابردوو بۆ تاران سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێکەوتنێکی وزەی لە نێوان هەرێم و ئێراندا ئەنجام داوە کە خۆی دەبینێتەوە لە هەناردەکردنی نەوتی خاوی هەرێم لە ڕێگەی بۆڕیەوە بۆ ئێران. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەفەرەکانی خۆی لە ئاستی بەرز لەگە بەرپرسانی جمهوری ئیسلامی ئێران گفتوگۆی هەبووە و یەکێک لەو بوارانە کە دەکرێت هەماهەنگی و هاوکاری یەکتر بکەین بواری وزەیە ئەوە یەکێک لەو هەنگاوانە دەبیتن زیاتر هەنگاوەکان یاخود گفتوگۆکان لە ئاستی تەکنیکی بووە هەر کاتێک بڕیاری لەسەر بدرێتن و بگاتە قۆناغی جێبەجێکردن بێگومان ئەوش دەواازەیەک دەبیتن و ئێرانیش وەکو وڵاتێکی دراوسێ تاریخەکی مشتەرەکمان هەیە. بەپێ ڕێکەوتنەکە بەشێک لەو نەوتە خاوەی کە هەناردەی ئێران دەکرێت ڕەوانەی بەندەر عەباس دەکرێت لە باشووری ئێران تاوەکو لەوێوە ڕەوانەی بازاڕەکانی جیهان بکرێن بە تایبەتی بۆ وڵاتانی عەرەبی و ئاسیا. هەروەها لە بەندەر عەباس شوێنێکی تایبەت دەکرێت بە نەوتی هەرێم هاوشێوەی ئەوەی ئێستا لە بەندەری جەیهانی تورکی هەیە. خۆی کرانەوەی هەر دەواازێکی سنووری دەوڵەتانی ئیقلیمی دراوسێ هەرێمی کوردستان بەڕووی هەرێمی کوردستانە بۆ ناردنەدەرەوەی نەوت و غاز پێش ئەوەی مانایەکی مانایەکی ئابووری هەبێ کرانەوەی ئاسۆیەکی سیاسیە بەڕووی هەرێمی کوردستانە لە بەرەوەی ئەو کات تەنیا دەوڵەتێک ناتوانێت کارتە سیاسی و ئابوووریەکانی خۆی لە بەرامبەر هەرێمی کوردستانە بەکاربێنێ و ئەوەی خۆی ئێوە فەرزی کا بەسەر هەرێمی کوردستانە. بۆیە خۆزگەیانی هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان و هەموو سنووری دەوڵەتان بەڕووی هەرێمی کوردستانە بکرایەتەوە. هەر بەپێ ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و ئێران بەشێک لە نەوتەخاوەکەی هەرێم ڕەوانەی دوو پاڵێوگە دەکرێن لە کرماشان و ئەسفەهان کە نەوتەکە دەپاڵێون و بەرهەمەکانی بۆ پڕکردنەوەی پێداویستەکان ڕەوانەی هەرێم دەکرێنەوە. پێشتر حکوومەتی هەرێم ڕێکەوتنی 50 ساڵەی لە بواری وزەدا لەگەڵ تورکیا واژۆ کردووە و ئێستا نەوتی هەرێم لە ڕێگەی ئەو وڵاتەوە ڕەوانەی بازاڕەکانی جیهان دەکرێت. تا ئێستا کارەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە وەک ڕاکێشانی بۆڕی گواستنەوە لە نێوان هەرێم و ئێران دەستی پێنەکردووە. بەپێ زانیاریەکانی ئەنارتیش لە ماوەی ڕابردوو چەندین وەفدی تری هەرێم سەردانی تارانی کردووە و بە پێچەوانەشەوە وەفدی ئەو وڵاتە هاتوونەتە هەرێم. ڕێبەرکاکەی ئەنارتی هەولێر.